ڕۆژێکیان ئەو وەختە بوو کە ئیتر خواردن نەبوو، ئەمە ئاخر شتێکە باسی یەکەم. لێرە خواردنیان بردبوو بۆ دەربەنی خان، خەڵکی باریکە و نەسۆمانە هاتبوونە سەر جادە. لەوێ کچێکی گەنجە وەختە تەمەنی 16 ساڵ و ئەمانە بوو، نانی کردبوو، گولەیەک بەر سەری کەوتبوو لێرەوە لە یا و لێرەوە هاتەوە دەرەوە. تاوان کە هێنان بۆ نەخۆشخانە بورا بووەوە، خوێن و مێشکی لە کوونەکانەوە بەیەکەوە هاتە دەرەوە. ئێتر عیلاجمان کردووەمانە، بەڵام من بەتەما بوو ئێتر بەڕێی خۆمەوە ئێستانە سەعاتێکی کەنا 2 سەعاتی کە ئەمرێ کە هێنایانەوە دەقەیە زەختی زۆر هاتبوو بۆ خواردتر بازی خۆمان پێ کردووەمانە تا لای ئێوارە و لای ئێوارەوە بازی عیلاجی کەمان بۆ کرد و بردمانە ئەمەلیات و تەداویەکمان بۆ کردووەمانە. دوای وردە وردە باش بووەوە کە باش بووە، بەڵام هێشتا خەڵکی باش نەئەناسیەوە. من کاچووم بۆ لای ئەمون من کێمەتر هەر ڕۆژی ناو ناتۆرەیەکی منتیقەکەی خۆیان کە وەختی خۆی بینی بوو لێنام. دواییتر باش بووەوە چووە دەرەوە ئەمانە. دوای مدەیەکی پێش و ڕۆژێکیان کشێکی زۆر کەشخەجلێکی زۆر جوانی لەبەر کردبوو، ماکیاجوشتی کردبوو، هاتە ژوورەوە لەگەڵ پیاوێکی وەکو ئێستای لە سنەی تووا بێ بڵێن دوود لە مناڵەکانی تۆخەوە چاک بۆەوە هی ئێستا شوێی کردووە و 4-5 مناڵێکی شێ هادووتی نامناسیتەوە. من هەموو ڕۆژێک ئەڕۆشتم بۆ لای ئەمود نامناسیتەوە، ئەو ئەیوت فلانی ئیترەمانە وتم نەوەڵا ئێوەتی تۆ هەموو ڕۆژێ بەم نەوت نامناسیتەوە، من فلانە کەسم و ئەوم کە گولەکەم بەرسەرم کەوت و بە پێی خۆی هاتبوو بۆ ئایادە.